نزیکەی 300,000 کەس لە تەلەبیبی پایتەختی ئیسرائیل بەردەوامن لە خۆپشاندان و ناڕەزایەتی دەربڕین دژی پرۆژە یاسایەکی حکومەتەکەی ناتەنیاهۆ. ئەمەش چارەنووسی قەوارەکەی بەرەو نادیار پەلکێش کردووە. ماوەی دا هەفتەیە لەسەر یەک خۆپشاندان و ناڕەزایەتی دەربڕین لە تەلەبیبی پایتەختی قەواری جوولەکە و بەشێک لە شارەکانی دیکەی ئیسرائیل بەردەوامی هەیە و پرۆژە یاسایەکی حکومەت دابەشبوونێکی گەورەی لەناو کۆمەڵگەی ئیسرائیلیدا دروست کردووە. راپۆرتە میدیایەکان بازدەوە دەکەن ژمارەی خۆپشاندەرانی شەوی ڕابردوو تەنها لە شاری تەل ئەبیب گەیشتۆتە نزیکەی 300,000 کەس. ئەمە جگەلەوەی نزیکەی 50,000 کەس لە شاری حیفا و وەزارانی دیکەش لە شارەکانی دیکە بەردەوامن. ئەمەش بە گەورەترین خۆپشانداندا دەنرێت لە مێژووی ئیسرائیلدا. خۆپشاندەران داوا دەکەن کابینەی ڕازرە و توند ئاژۆی بنیامین ناتەنیاهۆ دەست لە پرۆژەی خۆی بۆ بەناو چاکسازیکردن لە دەسەڵاتی دادوەری ئیسرائیلدا هەڵبگرێت کە بە پێی ئەو پرۆژەیە دەسەڵاتی دادوەری سنووردار و بێبەها دەکرێت و لە تواناکانی خۆی خاڵی دەکرێتەوە. وەک شارەزایانی یاساییش لە ئیسرائیل دەڵێن لە ڕێگەی ئەو پرۆژە یاساییەوە دەسەڵاتی دادوەری لەسەر بەخۆی دادەمەڕێ و جۆرێکە لە کودەتا بەسەر سیستەمدا. تا ئێستا حکوومەتی ئیسرائیل و هاوپەیمانی نیشتیمانی دەسەڵاتدار وەڵامی دڵخۆشکەری خۆپشاندەرانی نەداوەتەوە و سوورە لەسەر کارکردنی جددی لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە دەسەڵاتی دادوەری. بەمەوەیشەوە لە چەند شوێنێکی ئەم قەوارەیە گرژی لە نێوان خۆپشاندەران و پۆلیس دروست بووە. ناتەنیاهۆ لە وتارەکانیدا بەردەوامەوە ڕەت دەکاتەوە کە پرۆژەکەی گرفت بۆ سەربەخۆی دادگاکان دروست بکات و پێشی وایە ئامانجی چاکسازیەکانەوەیە دادگاکان دەسەڵاتەکانی خۆیان نەبەزێنن. ڕاشی دەگەێنێت لە دوای نەڵبژاردندا خەڵک دەنگی پێدا و هاوڕای ئەون. لەلایەکی دیکەشەوە سەربازەیە دەگەکانی سوپاک کە بە کۆڵەکەی هێزی سەربازی ئیسرائیلدا دەنرێن هەڕەشەی مانگرتن دەکەن. فڕۆکەوانە یەدەگەکانی هێزی ئاسمانیش بە فەرمی مانگرتنیان ڕاگەیاند و بەپێی زانیارەکانیش تا ئێستا پەیوەندیان بە ڕایەنانی هێزەکانیانەوە نەکردوێتەوە. تەنانەت یەکێک لە فڕۆکەوانەکان بە پێگەی واینێتی وتووە ئامادە نین خزمەت بە سیستمێکی دیکتاتۆری بکەین. ئەمە شەڵوێستێکی بێپێشینەیە لە هێزی ئاسمانی ئیسرائیلدا. بەپێی ماڵپەڕی BBC بەریتانی دوێنێ پۆلیسی ئیسرائیل لە تەلەبیب ڕۆژنامەنووسێکیان دەستگیر کردووە کە بەهۆی ئەوەی لە تویتەری خۆی بنیامین ناتەنیاهۆی بە دیکتاتۆر ناوبردووە. دیاریش نییە ناڕەزایەتی و خۆپشاندانە مێژوویەکەی ئیسرائیل سەری لەکوێوە دەردەچێ و ململانێ و ناکۆکیەکانی نێوان هێزە سیاسەکانی و قەوارە داگیرکارە بەکوێ دەگات. ئایلانەکان دەتوانن پێکەوە بسازێن و دەگەنە ئەنجام یان وەکو لە هەندێک نووسینی تەورات و وتاری حاخامەکانی جوولەکە داهاتووە ئەم قەوارە سیاسی جوولەکەکان لە کۆتایی خۆی نزیک بۆتەوە.